لە جەژنی قوربانی پیرۆز نزیک دەبینەوە. ئاسۆی دابشکردنی موچەی فەرمانبەران بەر لە جەژن دیار نییە. جموجوڵی بازاڕ و کڕین و فرۆشتن پەیوەستە بە دابشکردنی موچەوە. هەر بۆیە بازاڕ لە ئێستادا قەرەباڵغ نییە و هاوڵاتیان توانای مادیان نییە بە باشی خۆیان بۆ جەژن ئامادە بکەن. ئەمساڵ ترسەکە دوو ترسە، یەک لەوەی کە خەڵک متمانی نەماوە کە معاشێکی تر وەرگێ یا معاشێکی تر ئایا کەی وەری ئەگرێ کە بێتە بازاڕ و باز پارە پاشەکەوتێشی کە هەیەی یا و بڕەپارەی کە هەیەی خەرجی بک بۆ جەژن یا جلی جەژنی بۆ مناڵەکەی پێ بکڕێ. بەڵام ئەم هۆکارانە و زیاتریش کۆرۆنا کە ترسێکە لە دڵی خەڵکیات دروست بووە، ترسێک تۆقاتنێکی زۆر گەورەیە کە خەڵک زۆر ئەترسێ لە کۆرۆنا کە بێتە بازاڕەوە بۆ شت کڕین. ئەتر مەعاشیشەوە لایەنە سەرەکیەکەیەتی بە دڵنیایەوە چونکە خەڵک نازانێت کەی پارەوەرەگرێت تا بێ و سەرفیکات. بازار بڵێن جاران ئێمە جاران ڕۆشتین سێ چوار لاشتمانەیەنا عاشیامانەیەنا لە هەولێر لە سلێمانی مەسەرەن لە جوملە فرۆشەکان. بەڵام ئێستاکە بەخوا خوا ئیزانێ سێ مانگ لەمە بەر عاشیامێناوە ماوە تۆیت هەتا ئێستا سێ مانگ یعنی پێش کۆرۆناکە پێشەوەی قەدەغی هاتوچۆ و شت ڕاگەیان عاشیامێناوە ئەوە تا هەر ماوە تۆ بۆم نەفرۆشراوە. ئابووریناسێکیش دەڵێت سەرچاوەی سەرەکی بژێوی خەڵک و فەرمانبەران لە هەرێم موچەیە. بوونی موچە دەبێتەوەی گرموگڕی بازار بە پێچەوانەوە لە نەبوونی موچەدا ساردوسڕی بە بازاڕەکانەوە دەبینرێت. تێبینیەکەین هەموو خێزانەکان لە هەرێمی کوردستانە کەمەشینە بێکەوە احتیمادی سەرکی لەسەر موچەیە. کاتێ تێبینیەکەین کەوا بە تایبەتی لەم بەرە جەژنانە کاتە حکوومەت هەرێمی کوردستان ناتوان موچەکان دابینکە ئەم داهاتیکەوە دەستی ئەم تاکانی خێزانەکەی ڕاستەخۆشنە بازاڕ و پێداویستەکانی خۆیان پڕەکەنەوە بەپڕکردنی ئەم پێداویستە ئەم ئاڵوگۆڕی کەلیان کڕیار و فرۆشیارە هەیە جموجۆڵێک لە بازاڕە دروستە بێت و فرۆشیار و کاسبکاران و بازرگانەکانمان تا ڕادایەک بازارگاریمانێ. بەڵام کاتێککە ئەمە نەبوو کاتێکە سەرچاوی داهاتەکەمان لە ئەسڵا بڕاوە کاتێکەوە موچە دابەش ناکرێ تێبینێکین بازار کزە بێ بازاڕیە فرۆشیار و و بازرگانەکانمان ئەناڵێن سکاڵاکەن بازار کەزە. بەڵام ئەوەی کە تێبینێکی لە هاتنی جەژنی قوربان جۆرێک لە تایبەتمەندی خۆی هەیە چونکە خواز لە جەژنی قوربانە لە هەموو بۆینە ئاینی کۆمەڵاتیەکانە تا ڕادەیەک جیاوازە. بەڵام هەرچۆنێک بێ سەرچاوی سەرەکیمان ئێمە موچەیە کاتێک کە موچە نەبوو بێگومان کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر هەموو جملەکانی ژیان لەم هەرێمەدا. تا ئێستا ڕوون نییە ئاخۆ پێش جەژنی قوربان موچە دابەش دەکرێت یان نا. بەڵام بێدەنگی و خەمساردی حکوومەت هێرێم وای نیشان دەدات کە هیچ پلانێکی جدی لەو بارەوە نییە. ئەو کات هێشتا هاوڵاتیان بەگشتی و فەرمانبەران بە تایبەت چاویان لە بەپەلەی شاشەکانە بۆ دابشکردنی موچە کە مافێکی سەرەتایی خۆیانە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.